دڵ دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای میدیترانە بۆ تۆژینەوەی هەرێمایەتی گفتوگۆی زیاترەکەم. ئەم کاتتان باش دکتۆر. ئاستەنگەکانی بەردەم نەوتی هەرێمی کوردستان چین بۆچی نەوتی هەرێمی کوردستان ڕەوانە ناکرێت؟ سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە. ئێمە لە ڕابردووە لەگەڵ جەنابت و لەگەڵ بەڕێزانی دیکەشا زۆر گفتوگۆی ئەمەمان کردووە. لە ڕابردوودا ئەگەر ئاستەنگەکە یاسایی بوو ئەوە هەمواری بودجە کراوەتەوە، یاسای بودجە کراوەتەوە لە شوباتی ئەم ساڵەوە. بڕیار وا بوو هەر بەپێی یاسای بودجە 16 دلار تەرخان بکرێت بۆ تێچووی بەرهەمێنان بۆ کۆمپانیاکان. لە ماوەی 6 ڕۆژیشدا چەند کۆمپانیایەکی ڕاوێژکاری لە ئاستی دەرەوەدا بێن ئەوان بڕیار بدەن تێچووی کۆمپانیاکان لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی دیکە لە هەرێمی کوردستان چەند ئەبێت. بەڵام ئەوە 6 ڕۆژەکە بوو بە 75 ڕۆژیش نە کۆمپانیای ڕاوێژکاری دەرەشی هاتووە نە هیچ شتێک. دەرەکەوێ کە ئاستەنگەکان ئێستا نە یاساین نە تەکنیکین نە نێودەوڵەتین نە هیچ شتێک. ئاستەنگەکان ئەوەن کە ئێمەش پێشتر باسمان کردەوە کۆیسەش لە راپۆرتەکەی جەنابتانە خاتوو باربارالیف ئیشارەتی پێکرد ئاستەنگی سیاسی و جیۆپۆلیتیکین لە ڕاستیدا. باشە دکتۆر ئەمە ئاستەنگەکان لە ڕاستیدا. باشە کاتە دواخستنی کۆبوونەوەکانیش هەر پەیوەست بەم پرسە دیسانەوە ئەوەیە کە هیچ کێشێک نییە، بەڵام لە ڕووی سیاسیەوە وا ئەکەن کە کۆبوونەوەکان نەکرێت، دوا بخرێت، ئەنجام نەدرێت بۆ کاتێکی نادیار بەجێ بێڵن. حقیقەتەن عێراق بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادیەوە ڕەگی بڕیاردان لە ناوخۆی عێراقدا نییە، ڕەگی دروستکردنی بڕیاری سیاسی و دەرکردنی بڕیاری سیاسی ناوخۆی خۆیدا نییە. ئمڕۆ کە بڕیارە ئەپیکۆر لەگەڵ وەزارەتی نەوتکۆ بێتەوە لە هەمان کاتە بڕیارە ئیدارەی ئەمریکا و ئێران کۆ ببنەوە لە ڕۆما سەبارەت بە پرسی چەکی ئەتۆمی. ئەمانە بەڕایوەستی هەمویان لە زانستی پەیوەندی نێودەوڵەتیەکانە یان لە ڕژنەڵ ستەدیا دراساتی ئیقلیمی هەموو پەیوەستن بە یەکتریەوە ئەم داینامیکیەتە ئەم گۆڕاوە جیهانی و ناوچەیانە. بۆیە من خۆم قەنەعاتم وایە یعنی ئەم پرسە پرسێکی جیۆپۆلیتیکی سیاسیە و بابەتەکە بۆ جیهانیش دەرکەوتووە، بە تایبەتی بۆ ئیدارەی ئەمریکاش دەرکەوتووە کە پرسەکە پرسێکی تەواو سیاسیە. ئێستا ئاستەنگی دارایی نەماوە، وەکوتم ئاستەنگی یاساییش نەماوە، چونکە هەمواری یاسای بودجە کراوەتەوە. جارانەمان گووە تا قانونی بودجە تعدیل نەکرێت، مادەی 12 بڕگەی جیم تعدیل نەکرێت، ئەوە نەوتی کوردستان هەناردە ناکرێتەوە. ئەوە تعدیلیش کرا 2 مانگە. ئەجا هێشتا کۆمپانیای ڕاوێژکارە جیهانیەکان نەهاتوون تەخمینات بۆ کێڵگەی هەرێمی کوردستان بکەن کە ئایا تێچووی بەرهەمێنان لەم کێڵگانەدا چەندن. بۆیە حکوومەتی عێراق دوێنێ خۆیان ڕایانگەیاندووە کە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی هەرێم کۆبنەوە. ئەمڕۆ کەم کۆبوونیان بەبێهۆ تەئجیل کردەوە. بێگومان پەیوەستە باوەی کە من دەیڵێم ڕەگی بڕیاردانە ناوخۆی عێراقدا نییە، یان چاوەڕێکەن بزانین هەموو پانتایەک سیاسی و جیۆپۆلیتیکەکان لەم هەفتەیە چۆنی دیار ئەبێ لە حکوومەتخانی سوودانیان لە کابینی عێراق چاوەڕێی چییە؟ هەناردەکردنی نەوتێرەمی کوردستان بدەن. باش دکتۆر عێراق چاوەڕێی چییە و بێ هەرێمی کوردستان چی بکات؟ عێراق چیەوێ؟ ئەمە ئەو پرسیارە بوو کە من لە ڕێگاوە هاتم بۆ ئێرە ویستم کە ئەم قسەیە ئەم پرسیارەم لێ بکرێت بۆی وەڵام بمەوە ئەنجا لە تەلەڤیزیۆنەکە بڕۆم. بەڕاستی ئەمە زۆر گرنگە، یعنی ئەمە بابەتێکی گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە زانین ئیشی گورگەوەیە کە گۆشت بخوات پەلاماری کۆمەڵشتی دیکە بات. بۆیە عێراق دەستەکەی دیارە، یعنی ئەگەر هەر کاتێک بۆی کرابێ دەتوانێت هەرێمی کوردستان ڕسترکشن یعنی مقەیەد بکات، یعنی چواردەوری هەرێمی کوردستان بدات بەوەی زیاتر جموجۆڵ نەکات، تەشەنە نەسێنێت، گەشە نەکات. ئەمە ئیشی عێراق بۆ بە 100 ساڵی ڕابردوو و هەزاران جار مێژوو ئەم ڕاستەی سەلماندووە. و ئێستش ئێمە چەند مانگی ڕابردوو چەند ساڵی ڕابردووە بینیمان گەورەترین کێڵگەی غازی نەک لە عێراق لە ڕۆژاتی ناوەڕاستە منتیقەی چەمچەماڵ و کۆرمۆرە. چەند جار بینیتان حەشدی شعبی پەلاماری ئەم کێڵگەیەدا بۆ ئەم کێڵگەیە فراوانتر نەکرێت، چونکە ئەم کێڵگەیە 250 میلیۆن دلاری بۆ سەرف کراوە لە یانیداری ئەمریکاوە بە فەند کراوە بۆی پلانتەکان فراوان بکرێتەوە، غازی زیاتر بەرەم بێنرێت. عێراق پشت بەم غازە بەستێ و کارەبا بەرهەم بێنێت، نەک غاز بەسێ هێندەی بازار گرانتر لە ئێرانەوە هاوردە بکات. ئەمە وەڵامی پرسیاری یەکەمتە. پرسیاری دووەمیان لە یەکەمیان گرنگترە وەڵام بدرێتەوە، ئەوەی هەرێمی کوردستان چی بکات. من خۆم قەنەعاتم وایە هەرێمی کوردستان دەبێت ئەم بارودۆخە جیۆپۆلیتیکیە کە هەندێک وڵات لە ناوچەکەیە تۆزێک دەستیان بەستراوەتەوە بیکا بە دەرفەت بۆ خۆی. دەرفەتی چۆن؟ چەندین جار باسی پیاچوونەوە بە پرۆسەنەوتەکانمان کردو، لێرە باسی ناکەم. دەرفەتێکە ئەم کێڵگەیە هەر پرسەکار پرسی نەود نییە، پرسی غازی سروشتیشە. هەرێمی کوردستان ئەبێ ئیندوستریالیزیشن بە پیشەسازی بوون ڕابگەێنێت. یعنی تۆ هەر غاز و نەود نەفرۆشی. بۆ نمونە ئەم غازی سروشتێ بکەی بە ئەمۆنیا، بیکەی بە فۆسفات، بیکەی بە
کبریت بیکەی بە یۆریا ئەمانە هەموو مەوادی شیمیایی شێوەکەی بگۆڕی ئەم مەسنەعانە شەریکاتی جیهانی هەن من ئاگادارم بە ملیارها دۆلار هێن هەرێمی کوردستانەوە ئەم جۆرە مەسنەعانە بخەنە سەر کار و غازی سروشتی هەرێمی کوردستان بە پیشەسازیزە بکەن کە ئەمە کرا دەرفەتی کارێکی ئەجگار زۆر بۆ ئەم کابینەی دێمەی کە بەڕێوەیە مسۆگەرە بێت و ئێمە پیشەسازیمان ئەبێت و ئێمە بەشی خۆمان کانزاکان و مادە کیمیایەکانی دیکە لە ناوە بەرامێنین و ئەم پیشەسازیانەی کە شەیپ و شێوەی غازی سروشتی تیا ئاگۆڕە لە ڕووی کیمیاییەوە دەیان هێندەی فرۆشتنی غازی سروشتی و نەوت قازانجی ئەبێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ئەمە نەکەین لە ئایندەیە ڕەنگە عێراق ئەگەر دەستی درێژتر بێت و پاڵپشتی وڵاتی لە وڵاتەکانی ناوچەکە زیاتر بکات باشە دکتۆر باسمان لە زیانەکان کرد بۆ هەرێمی کوردستان ئەو زیانانە چین کە بە ڕاگررتنی هەناردەی نەوتی کوردستان بۆ عێراق ئەبێت لە ڕاستیە هەر ئەو فشارەی کە ئیدارەی ئەمریکا دەیان جار تۆ هەر هاوڵاتیەک و ئێمە ژێمان لێ بۆ لە عێراقی ئەکات بۆ خۆی زیانێکە ینی تۆ کاتێکە بە پێش شاوی ئەوەی کە ڕۆیتەرز هەفتانە قسە لەسەر ئەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەکە کاژە ئۆیل پرایس کۆمەڵی ئاژانسی زۆر گەورەی جیهانی کە ئێمە هەم پارتنەرمان لەگەڵیان هەیە هەم ئیشان لەسەرەکەین و هەم پرۆژەمان هەیە وەکو پەیمانگەی خۆمان ئیشان لەگەڵ دەکەین هەر ئەمە ڕۆژانەوە هەفتانە لەسەر حکوومەتی عێراق قسە ئەکرێ دەڵێن گرفتەکە یاسایی نییە دارایی نییە تەکنیکی نییە ئەی چییە هەموو کەس زانێ عێراق لەکوێ بڕیاری بۆ دێ و مەتبەخی بڕیارەکەی لەکوێ ئەوەیە باش گرنگی نەوت لە بازاری وزەی جیهانی چۆنە کەواتە ئەمەی کە لە بەرامبەر هەرێمێکرێت و نەوتی هەرێم ڕەوانە ناکرێت کاریگەری لەسەر وزەی جیهانیە بێت بەڵێ هەر یەکەم چرکەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا وابزان هەر لەگەڵ جەنابتا بوو لە تەلەڤیزیۆنە بەرنامەمان کرد 1.2 نرخی نەوتی جیهان بەرز بوویەوە ڕۆژانە جیهان سەر و 110 ملیۆن میل نەوت سەرف دەکا مەسەلەن کە ئەمە سەرف دەکا بێگومان ئەمە کاتێک کە تۆ کەمترە خەیتە بازارەوە سعرەکە ینی تەڵەب لەسەر نەوت زیاترەکە بۆیە سعر بەرز دەبێتەوە نەوتی چۆ گۆڕکاڵایەکی تر عرض و طلبە بێگومان کاریگەری لەسەر سعری بازاری جیهانیە بێ بەڵام بابەتێکی گرنگتر لەوە ئەوەیە کە عێراق کێشەکەی ئەوەیە کە هەر ئەمەش بۆ عێراق زیانێکی گەورەی کێشەکەی ئەوەیە لە سەرچاوەی داهات و ئیرادی ئابوووریە هەر پشت بە نەوتە بەستیە لە ناو وزەشا کە وزە ئێمە بەس لە ڕێنیۆبڵ ئینەرژیاوە تا وزە نێوبۆوەکانە 7 جۆر بەرهەمێنانی وزەمان هەیە کە ئێستا کاتی نییە لە ناو هەموو ئەم سێکتەرەکانی وزەشا عێراق هەر پشت بە نەوتە بەستێ بۆ سەکتەری ئابووریش هەر پشت بە نەوتە بەستێ بۆ هەناردەکردنی ئەم نەوتەش هەر پشت بە بەندەری بەسڕا بەستێ ئەگەر خوا نەخواستا سبەینە ئیسرائیل لەگەڵ ئێران کێشێکی بۆ دروست بوو 2 بۆمبی لە بەندەری بەسڕدا 195 ئابووری عێراق لە کارەکەوێ بۆ ئێستا عێراق دڵێکی ڕەنگە بەوە خۆش بێت ئەو بۆ ڕێ ئەو پێیدەوت ناقانونیە و نادەستوریە هەرێمی کوردستان دروستی دەکرد ئەو وا بکات نەوتی عێراق و ناوەڕاستی عێراق و نەوتی کەرکووکی پیا هەناردە بکات بۆ مێدیترانە بۆ دەریای ناوەڕاست واتە ڕووگەی هەناردەکردنی نەوتی عێراق بگۆڕێت باشە ئەسا گەرمانە بڵین تەنیا دۆزینەوەی ئالێتێک ماوە بۆ ڕێکەوتنی گرنتی پێدانی 16 دۆلارەکە تەنیا هەر ئەم ئالێتە ماوە من خۆم تەخمینەکەم یعنی بۆچوونم وایە لە مانگی ئایارە ئەگەر ئێران و ئەمریکا نەگەنە حاڵەتێک یان بگەن بە ڕێکەوتن شتێکە و نەکەن بە ڕێکەوتن شتێکی ترە چکە یعنی بە تەواوەتی دەرکەوت ئەمڕۆ کە ئەم پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تاخیرەکرێت تاوەکو بۆ ئەوەی حکوومەتی عێراق لێوەی دیار بێ بەڕاستی هەندێک پانتایی و گرژی ناوچەی و جیۆپۆلیتیکی و سیاسی لێوە دیار بێ دۆخی ناوچەکە بە چۆڕە ئەگەر عێراق لە جەنگەکە پەڕیەوە نور ئەلانور ئەوە چەپڵەیەک بۆ بەڕێ سوودانی لێ ئەدرێ و دەنگەکانی زیادەکا و ئیتر بە سەلامەتی ئەو ڕێڕەوی گەشەپێدان و ملیارەها دۆلار و وەزعی کە خسوێتە کارنەماوەی ئەم چەند ساڵەیە گەشەتر ئەکا و ئیتر ئەو کاتا کەونەوە گیانی هەرێمی کوردستان ئەگەریش نەپەڕیەوە ئەوە دێنەوە هەرێمی کوردستان بۆ ڕێگەی ئێمە بەکارهێنن حازرا تا فیشخابور و تا بەندەری جێیان و لەگەڵ حکوومەتی تورکیاش اتفاق کراوە لە قەرزەکەیان خۆشە بنەوەی کە لە دادگای پاریس کراوە و ئەم شتانە دەست پێکە بۆیە با چاوەڕێکە ئیمزانی گفتوگۆکانی ئەمڕۆی ئێران و ئەمریکا لە ڕۆما چۆنی ئەبێت ئەو کات حکوومەتی عێراقیش بڕیارێکەدا بۆ تەزدیرکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستەکانت خۆش بێت دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیترانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی میوانی کوردستان 24 بوویت سپاس دەکەم